یەکێتی سۆڤیەتی پێشوو لە 100 ساڵی ڕابردوودا بووە مەنزەڵگای کۆمەڵێک کەسایەتی ناوداری کورد. ژمارەیەک نووسەر ڕۆشنبیر و سیاسی کە ڕۆڵی گەورەیان بینی لە گەشە پێدانی ناسنامەی نەژادی و نەتەوەیی کورد لە کۆمارەکانی سۆڤیەتدا. ئێستا ئەوان بوونەتە هێمای سەربڵندی گەلەکەیان. لە نێویاندا زەلیمخان ئەلێکۆفێج مۆتسۆیڤ، ئەندامی پەرلەمانی رووسیای فیدراڵە. تیوە 1905 نەها باژارە تەلبیسەیان بوونە. تیوە 1905 نەها سێزدە مێودەها ئەم ماڵدا دایکامە باوێم ئەم 4 بوو. دە خوشکێ منی مەزن ئەز زارە سێسیا بوو و برێمە ئامیرخان زارە 4 بوو. باوکی زەلیمخان کارمەندی وەزارەتی ناوخۆی جۆرجیای سەربە یەکێتی سۆڤیەتی پێشوو بووە. دایکیشی فەرمانبەری کتێبخانەی گشتی شاری تەپلیس بوو. زەلیمخان و براو خوشکەکانی لە منداڵیەوە لە لانەی پڕسۆز و خۆشەویستی و وەفا و کامەرانیدا نەشوو نمایان دەکرد، بەڵام لە پڕ چرای خۆشبەختیان کوژایەوە. ئەو دەمە زەلیمخان تەمەنی 10 ساڵان بوو. دایکی بەهۆی نەخۆشی دژوارەوە و ماڵاوایی کرد. باوکیشی وەک مەلی عاشق بەرگەی ئەم خەمەی نەگرت و هەر زوو بە دوایدا کۆچی دوایی کرد. لێرەوە ئەرکی گەورەی خێزانەکە کەوتە ئەستۆی زەلیمخان و ئەو ناچار بوو زوو گەورە بێت. هەر لە منداڵیەوە ئەرکی گەورەیەک لە کۆڵی منداڵی خۆی بنێت. زەلیمخان و براو خوشکەکانی لەم ژێرزەمینەدا ژیانێکی دژواریان بەڕێ کرد، بەڵام زەلیمخان کۆڵی نەدا. 7 ساڵی بوو مەچاقی چوومە مەکتەبێ، 10 ساڵە مەکتەبێ هین بوو. 17 ساڵی من مەکتەبە خاڵاس کرد. ئێجا وادە سۆوێتە کانونە مەچەبە 18 ساڵی گەلکە بچێ ئەسکەری. لێ من 18 ساڵی من نەبرنە ئەسکەری، نەما برێ من بچووک بوو. چاقی پاشی مەکتەبێ من نەکارۆ بچوومە ئونیڤەرسیتەتە یا هەروو برای من مەچووکتر بوون، خوشکامێت یا مێرا بوو. ئەس چوومە ئونیڤەرسیتەتە برا رووسیا چێ ئونیڤەرسیتە بوو. تە ساڵێ 2 جارەت کارۆ بوو بچیایی. زستانê havînê te dersa xwe haldida, defter haldida, em malda hîm dibûn, paşê me diçû egzamînasyonê xwe dida. Jêra digotin zawoçnê. Emrê me çûme eskeriyê 20 salî bûm. Heta birê min nebû 18 salî, em neçûme eskeriyê. 20 salî çûm, li eskeriya Sovyetê 18 salî da bû. 2 sal pêş de çûm, birê min biçûk bû nema. Paşê çûme eskeriyê. ئەو کەسێکی وسایە کو خۆ بخۆ چیگریە. Di zaroktiya xwe de rastî gelek zehmetiyan hatiye. Di temenê zaroktiyê de dê û bavê xwe ji dest dide. Ji ber wê jî neçar dimîne pişta xwe bi xwe girê bide. Wî rê daye min wekî dost û hevalekî yê nêzik. Bi zelo min gazî dikirê. Ew kesekî dilniz me. Ji ber wê jî piraniya caran diwarên aborî û civakî û siyasî de serkeftî bûye. چەند جارێک یەکتریمان بینیوە ئەوەی کە من لە کاک زەلیمخانم بینی ڕۆحێکی گەورەی کوردستانیانەی تایە و ڕۆحێکی گەورەی مرۆڤ دۆستی تایە و کەسێکە لە پاشخانێکی هەژاریەوە پێگەشتووە. ینی بۆی باس کردووم کە خۆی و براکەی لە خانەیەکا بوون، خانەی بێسەرپەرشتان، ئەوەی کە دایک و باوکیان نییە، چۆن لەوێەوە ژیانیان دەست پێ کردووە و 1-2 جاریش ڕسمی ئەو شوێنەی پیشان ناوم کە چەند ژیانێکی زۆر خراپ بەسەریان بردو. بۆیە ئێستا کە یەکێکە لە خواپێداوەکە گەورەکانی رووسیا و سەرمایەدارێکی مەڵتی ملیارد لێرە، بەڵام ئەو پاشخانەی خۆی لەبیر نەچوەتەوە. ئەمە یەکێک لە ڕۆ ئینسانیەکەی مەبەستمە. دوایی خزمەتی سەربازی زەلیمخان ڕووی کردە بەشی ئابووری و ڕێکخستنی بیناسازی. لە زانکۆی ڤۆلگۆگراد دەستی بە خوێندن کرد. ئەو بەهۆی قورسی ژیان و بەخێوکردنی برا و خوشکەکانی تەنیا دەیتوانی
لە ئێواران بخوێنێت. تیوە حیشتێ و شەشە ئەم دەرباز بوون ئەم دەرباز بوون هاتنە مۆسکوای مەڤرایدی کۆپراتیڤی خۆ دەست پێ کرد ئاساژی ئەم ماڵ زارۆکێ مەمگە ماڵبەتە من مەگشکا دەرباز کرانی نەمەڤرا مۆسکوای خوشکێ من جۆرجیا وادەیدی خراپ بوو سۆڤێت کامباغ بوو ساڵە تیوە نۆدیەکێ نەمەدیم خوشکێ خواونە ئەمگە دەربازی مۆسکوای بوون هاتنە جەمن و برێمن لە برێمە پێشیام هات برێمە هاتە مۆسکوای تیوە حیشتێ و چارە ئەس هاتم تیوە حیشتێ و شەشە ئایسەمە هێنگێوە مۆسکوای دژین تخاوەتن مۆسکۆ مەڕە بوو ماڵامە دەولەتامە ئەمژی بۆ ناڕوسێ دخاوەتنجی لە نێو بابەتەکانی خوێندندا ماتماتیک خۆشەویستترین بابەت بوو لای زەلیم خان خوێندن و سەرقاڵبوونی قوڵ لە ئابووریدا لەگەڵ خواستی پێشخستن و باشترکردنی گوزەرانی خێزانەکەی هاندەری زەلیم خان بوون بۆ بنیادنانی یەکێک لە یەکەمین کۆمپانیاکانی ماڵداری و درومان لە یەکێتی سۆڤێتدا. کۆتاییەکانی ساڵی 1970 ژمارەی کرێکارەکانی زیاتر لە 6,000 کەس بوون. کارگەکانی سنوورەکانی ڕووسیایان بڕیوە و لە چەند وڵاتێکی تر دەرکەوتن. هەر بۆیە پێشنیازیان کرد ببێتە سەرۆکی لقی مۆسکۆی پەیوەندی ئابووریەکانی بزنسی بچووک و مامناون. ئەمە هەنگاوێکی مەزن بوو بەرەو بنیادنانی ئایندەیەکی گەشتر. چاکە بزاربوونە وڕاڵێ ورا کورتەنەمە ورا کورتەنە بێژم وڕاڵێ سڤێردلۆڤسکێ وەکە 4 میلیۆن زێدەتر دەژین چەند ماڵێ ملەتێ مە هەیە لە وان شارێمەدا وەکە 10-12 ماڵ 10-12 ماڵ ناو میلیۆنەکێدا نەدەژین چما وانە دەنگی خۆ دەدامن چاقەستیوە نۆت حیشتا نەها هەفتا بوومە سەرۆکێ فابریکا یا مێتالورگی فابریکە مەری بوو تەنە بوو فابریکە تەنە خەوەچیا زارۆکێ خەتانی فابریکێ نۆن دخوار مەچا خەیەوە دیت مگۆ هانابە ئەم گەلێکی تشتێکێ بکەن ئەچاقی فابریکە ڕاکرد مەچە پێنسیۆنێر هەبوون مەگە تۆف کرد 15,000 پێنسیۆنێر مەهالیکاری دەدا وان پێنسیۆنێرە مە تشتە خوارە هەڵ نەدەدا مەگە دەدا پێنسیۆنێرە من 46 مەکتەب مەهەلدا فابریکە خۆیت کرد 22 ئەمدن جێتکی سادی زارۆکە دچنە پێشە مەکتەبێ. ساڵی 1991 یەکێتی سۆڤێت لەبەر یەک هەڵوەشە وڵات دووچاری قەیرانێکی دژوار بوو. کەم بوو نەو کەسانی هاوشێوەی زەلیم خان بیر لە داهاتووی ڕووسیا بکەنەوە. دنیابینی زەلیم خان ڕەهەندێکی دیکەی وەرگرت کاتێک دژی ئەو پێشێلکاری و ستەمە وەستایەوە کە لە کرێکارانی کارگەیەکی ئاسن و بۆری لە هەرێمی پێرڤا ئۆرلاڵسکی ڕووسیا دەکرا. ئەو کاتەی خاوەنی کارگەکە موچەی کارماندەکانی نەدابوو. زەلیم خان مۆتسۆیڤ مافی کرێکارەکانی کارگەکەی دابین کرد و هاوکاری زۆری خەڵکی ناوچەکەی کرد. تیوە نۆت هەفتا بوومە سەرۆکێ فابریکە یا مێتالورگی فابریکەکە مەزن بوو 17,000 مەری و دادخەفتێ وادەیە ساتە وێ فابریکێ ساڵێک پەرە نەدەدانە خەوەچێ بەرچی بووم بوو وادەیە ئێلسێ بەرچی بووم بوو ژە ئەس برێخوا ئەمڕۆنیشتە بەگە ئامی خان هەموو دنیای ڕووسیا مەدنێرە ئەستا هاتنە وێ فابریکە ئەم چت کارم بکەن مە ساڵێکێدا فابریکەوانی سەر حەشەوێ ساڵێکێدا مە چت دەینێ خەوەچێ هەبوو گەدا مە دەی نەکردبوو یێ بەرێ کردبوو مە دەینە گشکە دادا. ساڵی 1999 کاتێک زەلیم خان وەک کەسێکی سربەخۆ بربژێر بوو بۆ ئەندامی پەرلەمان زۆرینەی خەڵکی پێرڤە ئۆرلاسک دەنجان پێدا و بۆ یەکەمین ئەندام پەرلەمانی کورد لە مێژووی ڕووسیا تا دەگات بە ئەمڕۆ.
побеждать в одномандатных округах на выборах в Государственную Думу, а не только проходить в Государственную Думу. ئیدی وە کاندیدێ سەربخوا یان بە شێوازەکیدن بەشداری هەلبژارتنان دەبە. پێویستە بە ڕەنگێکی سەرڕاست کار بکە. نابێت تو سۆز بدی و جی بجینەکەی. یان ژی دۆسەیەکی دن تشتێن بگومان لەسەر تە هەبن. زەلیمخان لەسەر ئاستا سیاسی و پیشەیی خۆشبەختانە گەلێکی سەرکەفتی کارکریە. جبەر کۆ ئەو لە دەستپێکێدا bi displîn û ciddî kar dike û karên wî berhemdar û armanca xwe pêktîne. Lewra hertim serkeftî ye. Ev jî taybetmendiyeke giring di kesê siyasî de heye. Çil asta derve û çil asta navxwe serkeftî bûye. Tiva nodneha بجربونا پارلامنت دست میبود پوتین تزه هات گد تزه یلسین چو پارلامنت تزه بود میگه مشه را خمال دادانی میگو از ارم پارلامنت بریم من بار نکر حواله من شریکه من گوتا زلیم خان تو پیوی ناوی خواه زلیم خان دغازی هری پارلامنت تو پی لیستا کیجا پارتی هری مگو پی لیستا ناچم از خواه خواهرم تنه بی لیست مرا گوتا نابه Prezident Çeçenistan'ı Zelim Khan Edarbiyev bu. Navimci Zelim Khan. Ural dengi Kanada da. Tu çay şakarın. Mehin gep jar bu, çetin bu. Am çarda Meryem çu. Navan çarda Meryem bece peşegam. که جارا درباز بوم به لیست درباز ندوم آخاد دچوم جارا اولم تیوا 1909 دربازم شش جارا حتی روزه ای رو یا ششات تیوا 2021 بو 21 بو جارا اولن اچومک کمیته اکونومیکی پاش جار ماین کمیته یا دروا و کمیته دابوم پاش همچوما کمیته یا برگری دیسا بش کلم بنا جماعت بنا دولت خا بنا جماعت ما روسیه و بنا دولته ما چکری از ویاجی بکم هکی هی باش در کته باش به در شش جاره جماعت دنگ دایم من گلگی بخفتم هاتنی زەلیم خان بۆ نێو کایەی سیاسی و بوونی با ئەندامی پەرلەمان جگەلەوەی سەرکەوتنێکی گەورە بوو بۆ خۆی و گەلەکەی هاوتەریب سەرنجی ڤلادیمیر پوتینی سەرۆکی ڕووسیای بەلای خۆیدا ڕاکێشە بۆی لە کاتی بانگەشەی هەڵبژاردننی ساڵی 2000 سەرۆکایەتی ڕووسیا بووە نوێنەری پوتن بۆ بانگەشەی هەڵبژاردننی سەرۆکایەتی چاق از خاخ درباز بون بلیز درباز بون پوتین ها تیوا 10,000 از تیوا 19 سالک پیش دا اساتم ایجام به چاق دید پروگرام پوتین چا خبر داد چت که بونا روسیه پیش داده به میگه خارا دشرمیش بود اوا پارتی هم هات از هر وی پارتی هنگی از هات ما وی پارتی و دەسەڵاتێکی فراوانی لە ناو لیژنەی علاقاتی خارجی پەرلەمانی رووسیا هەبووە سەرمایەدارێکی گەورە بووە پەیوەندیەکی زۆری لەگەڵ کۆمپانیای گەورەکانی رووسیا و میدیاکانی رووسیا هەبووە پێخاون پێگەیەکی گەورەی لە ناو حکوومەتی رووسیا بەڵام لەگەڵەوەشا ئەو ڕەگۆڕیشە کوردستانیانەی خۆی وەکو کوردێک وەکو ئێزیدیەک نەک لە بیر نەکردو بەڵکو زۆر جار پێگەکانی خۆشی بۆ زیاتر نوێنەرایەتیکردنی خەڵکی کوردستان و گەیاندنی پەیامەکانی بە بڕیارسازانی رووسیا گەیاندووە. زانه بو رحمتی مولا مصطفی برزانی 12 ساله وراد ما کد ما امکت نارخیوه مدید او مال آدرس کد ما ایجا پاشی سویت ما خواست که ام لوگاتیپاوی سروی مال داینن آکی ورا برخواست کرده
رولوسیونر کردا قهرمان کردا ورا مریکی ایسا دماها قصال ام کدا چون نکرن بونا بیانی پوشی سوویت ورا کس که را چینت کرن ام چون کرمل جی مگود اف ملت جایه او مریکی زاف مزنه بونا ملت 40 میلیونی او زاف خونه خارتیه همه خالتیه وراجی دجین بونا روسیا جی باش بو و ایزن دانمه ما او چکر که اگه ماسو جهاد ما بکر زەلیم خان مۆچۆیڤ لە ساڵی 1999 تا دەگات بە ئەمڕۆ لە 6 خولی پەرلەمانی رووسیا وەک سیاسیەکی سربەخۆ خۆی پاڵاوتووە و هەر 6 جارەکەش بە ئەنجامێکی زۆر باش سەرکەوتنی لەسەر ئاستی پێرڤە ئۆرالسک بۆ ئەندامی پەرلەمانی رووسیا بەدەست هێناوە و بە درێژایی ئەو ماوەیەش لە 3 کۆمیتەی جیاوازدا کاری کردووە. چاقی جارا دادا مثلا در بازی با ادی کمیته تا یا در ودا در حتی 2018 15 ساله او 2 ساله دیدی از کمیته تا برگیری میه او راجی مخواشت او راجی زاب انترس نیه نما در بازی هەروەها لە ساڵی 2005 چۆتە ریزی پارتی فەرمانڕەوە پارتی یەکگرتووی رووسیا بە سەرۆکایەتی ڤلادیمیر پوتین و دوجاریش لە 22 2019 لە کۆنگرەدا بە ئەندامی ئەنجومەنی باڵای پارتی یەکگرتووی رووسیا هەڵبژێردرا. 2050 کەتمە پارتیا یەکبوونا ڕۆسێتێ یدینای رەسیە ئەسەوەی پارتی دەهێدی ئەم پێشدا چوون حتی روشایی رو ایدی پولیتبیرو پارتیه دا نو هم ورسی دویشن وش سویت پارتی ایسی پولیتبیرو پارتیه دا زاف رازی مه هم پارتیا قاره هم سرو کر مارا اکی وانا ایتبار خامانی حق ساله پارتیه دا من ندی پیش دا برن کرنا پولیتبیرو پارتیه زەلیم خان مۆچۆیڤ جگەلەوەی لەسەر ئاستی رووسیا و وڵاتانی سۆڤێتی پێش و سیاسیەکی دیارە هاوتەری بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کارەکتەرێکی گرنگی رووسایە هەر بۆیە پشتیوانیەکانی بۆ کورد و کوردستان لای سەرکردایەتی رووسیا و هەرێمی کوردستان بەرز دەنرخێنرێت نازان شدن خون ناباف اره مدون لیا حتی او خزه و حتی سره کردا عراق با سوریه با نه سر دشمنا نه سر دشمنا چه تا سر شنگاله نه سر دشمنا نه تن روسیا خواه پاش داده وانا آلیکاری دا کردستان عراق وانا زاب کردستان زاب آلیکاری دا سوریه لما مالا مال بطا من او آلی خواه دا کرد منو کارو بنره چه زارو را برچینه زارو دا قجن بی آف بی نان نما خود ساعت قوت بده بريمن حرت كريمن ام رابون و شوه منو کار بود تیاح کرا نما حتی دولت خب بگیشتانده نما موا مالبتا مکر کاری مرۆیی گەیاندووەتە هەرێمی کوردستان لە ڕێی دەستگای خێرخوازی بارزانی بۆ ئاوار و پەنابەرەکان ئەوی تری هاوکاریەکان پاڵپشتیکردنی سیاسیانەی دۆزیڕەوای خەڵکی کوردستان بووە گەیاندنی خواستەڕاوەکانی خەڵکی کوردستان ئەوە ڕەشانی لەسەر هەرێمی کوردستان بکە ڕەشێک بوون لە دەرەوەی ئیرادی گەلی کوردستان بوون تەوترکردنی پەیوەندیەکانی نێوان رووسیا و هەرێمی کوردستان ڕاکێشانی سەرمایەگوزاری رووسی بۆ هەرێمی کوردستان سی هشت ئەڤڵودانن شنگالێ چێبوون یعنی قیما گەرمەیە ji وڵاتێ مەرج کوردستانê گومان تێدانینە ئێکژی ژوان ماڵباتە زەلیم خان بوو و پشتیوان بوون ji بۆی ملەتê xwe هاریکار بوون ji بۆی ملەتê xwe ئەلدوف ئیمکانیاتên xwe ku hêzek dame wekû dezgehê xêrxwaziyê barzanî ev teekîd karîgeriya wan hebûn serdewlemendên dî jî kesatiyên dî jî
درێژە بەvê خەباتێ بدەن پشتیوان بن ji بۆی دەستگەی خێرخوازی بارزانانی ku herdem wextê karesateka bi vî awayî çê bibît bi destekê pir di xizmeta welatiyên xwe da. 12 лет в Государственных Думах 3-го, 4-го и 5-го созывов, что называется, проработали плечом. زەلیم خان ji bo bihêztirkirina pêgaha me li meydana cîhanê de diyar û berçav e. Ez wan deman bibîrtînim kolgel Yevgenî Primakov û bejdariya min ya kêm û zor, Zelîm Xan mijûlî pirsa Kurdistanê bû, bi taybet Kurdistana Iraqê. Diyar e ew li wir peywendî û dostên wî yên zor hene. Lewra Primakov bi rêz û girîngî behs dikir û hewlên Zelîm Xan di vî warî de bilind dinirxand. خاڵێکی تر کە من بینیم مەسەن لە سەردەمی شەڕی داعش لە هاوکاریکردنی دەستگای خێرخوازی بارزانی لە هاتنی بۆ بەرەکانی شەڕ ئەو پەرلەمانتاری رووسیا بووم بە بیرمە جارێک هاتبوو ئێرە داوای کردبوو لە ڕووی نەفسی وەکو پێشمەرگێک پێی خۆشە سەردانی یەکێک لە بەرەکانی شەڕکە و لەوێ داوای کردو ئیلا بێ بچێت هەندێک تەقەشکە تەقەی حەقیقی نەک ئەوەی کە تەقەی هەوایی و بۆ نیشانەشکێن نا ینی تەقەی حەقیقی ینی بردبوویانە سەر دۆشکەیەک لە هەندێک لە سەنگەرەکانی تیرۆریستانی داعشی شیا بوو. ئەمان هەمووی دەرخەری ئەوەن کە ڕۆحێکی مرۆڤ دۆستانەی گەورە لە کاک زەلیم خانە هەیە و کەسایەتێکی دیار و بەرچاوە و ڕێز و حورمەتێکی تایبەتی هێلای ئێمە. زەلیم خان مۆچۆیڤ لە پاڵ ئەرکی پەرلەمانتاری جگە لە هاوکاریکردنی چەندین خانەی بێسەرپەرشتان لە ناوچە جیاجیاکانی ڕووسیادا هاوکات پشتیوانی و هاوکاری پێشکەشی چەندین ناوەندی زانستی و کۆمەڵەی کولتوری و فەرهەنگی کوردی کردووە و لە کاتە دژوارەکانیشدا لە پاڵ کوردستان بووە. لە پای ئەو خزمەتە زۆرەی پێشکەش بە ڕووسیای کردووە تا ئێستا چەندین جار خەڵات و مەدالیای ڕێز لێنانی پێبەخشراوە. لەوانە مەدالیای ژمارە 1 ڤلادیمیر پوتنی سەرۆکی ڕووسیا و سێرگی شایگۆی وەزیری بەرگریە ڕووسیا و لە بەرامبەر هاوکاریکردنی ئاوارەکانی کوردستانیش لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە خەڵات کرا. هەرکە زمانت دەی باوی خۆت غازە خەوەردە تە نەکاری ئیزەن نەدی خەڵقی مەری زمانت دەی باوی خۆ خەوەر نەدە زمانی خۆ خەوەر نەدە ئەوە نەباشە. ئەو دەوڵەتانە کی دەرێ ملەت نەکارە زمانی خۆ خەوەردا پێش با چۆ ملەتی خۆ پێشدا بە ئەو ملەتی کۆمبا ئەو دەوڵەتی تمی کۆمبا ئەوە ئارمانجا منە چقدر کارم ئالیکاری جەماتی بکەم نه ئاسەی بە کورد بە ڕووز بە هەموو مەخۆکێرە گیاند بێژم ئیرۆ ئەس ئوراڵێ هاتمە حتا ساخمە دەیندارێ جەماتی ئوراڵێمە دەینداتی جەماتی رووسیایمە وانا شانس دامن وانا مشاندا پالیتیکه وانا مبار بکر نم حتا ساقم زاروکه من همه تمه آلیکاری بکر